سڵاتان لێبێت منیان یاسین من پەیام دڵشاد بەخێر بێن بۆ نیان پەیام ئاثەتێک لە شاری لیدس و ئێستا ئەم شوێنە جوانەمان وەک ئەبینن کردوتەوانێ و دەیان چارەسەری تیا ئەکرێت هەر لە جوانکردنی پێستەوە تاوەکو چارەسەرکردنی لە شولارتان ئەنجا سێڤیسەکانمان بەم شێوەیە پلازما، بۆتۆکس، فیلەر، PRP لە هەمان کاتا کەڵەشاخ و بەشتی تیراپی ئینجوری مەساج کە پێکاتۆ لە ئیسابەیە خودە و کەسانەی ئازاریان هەیە ئێمە چارەسەریان بۆکەین لەم شوێنە جوانەیە ئێمە هیچ کارێک ناکەین بەبێ ڕێنمایی دکتۆر نەبێت زۆر ڕاستە چونکە ئەبێت دکتۆرێک لەگەڵ تا بێت و سەپۆرتە بکات بۆ ئەو ئیشانەی کە ئێمە ئەیکەین و بە هەردوو لە ئەتوانین ئیشەکان پێشکەش بە کلاینتەکانمان بکەین و ئەو دکتۆرەی کە لەگەڵ ئێمە و ڕاوێژی پێ ئەەکەین و قسە لەسەر ئیشەکانەکەین هەفتانە بە ئەو فۆرمانە ئەچێتەوانە کە ئێمە پێشکەشی کلاینتەکان یەکەین پێش ئەوەی هەر چارەسەرێکیان بۆ وەرگین چونکە زۆر گرنگە تۆ ئەبێت چەند پرسیارێکی لەو کلاینتی بکەی ئایا هیچ مدیسینێ بەکارێنێ هیچ نەخۆشێکێ بانگراوند و لایفستایلی ئەم کەسە چێچکە تۆ ناکرێت یەکسەر بێتە لات و ناوشتی لێ پرسیت و ئیشەکەی بۆ بکەیت ئەبێت فۆرمێکە پڕی بکاتەوەکو کۆنسڵتیشن ئەمە یەکێکە لەو ئیشانەی کە ئەبێت زۆر زەڕورە هەر چارەسەرێک پێشکەش بە کلاینتەکان بکرێت و ئێمە هەفتانە پێشکەشی دکتۆرەکەیەکەین و سەری فۆرمەکان ئەکا بۆیە کە بزانێت ئەو کلاینتە هیچ کێشەیەکی نییە هیچ ئەلەرجیەکی نییە و بە تەواوەتی و بەڕێکوپێکی چارەسەرەکەی بۆ کراوە هەفتەی 7 ڕۆژ شوێنەکەمان کراوەیە ئەمیش بێمە نامە بڵێم هەفتەی 7 ڕۆژ کراوەیە شوێنەکەیان زۆر استراتیجیە لە ناوڕاستی لیدسە ئەوە بازار و محەتەی قیتارە ئەوەش شەقامی کوردەکانە و لە هەمووی خۆشتر شوێنی پارکینیانەیە و ئەوەی کە لە دەرەوەی لیدس بێت وەک شیرینیەک داشکانیان بۆکەن دوو خانمی جوان ئیشێکی باش منیان جوان کردۆزێ گەنجان کردمەوە دەستان خۆش بێ ئازیزان خاتان لەگەڵ زۆر سپاس بەڵێ بەدڵنیەوە پرایسەکانمان زۆر گونجاوە بۆ ئەو کەسانی لە شاری لیدسەژین یاخود لە دەرەوەی لیدسن بۆیە هەر کەسێک کاتە ئێرە سوودمەند بێت چونکە ئامانجی ئێمە سوودمەندگەیاندنە نەک تەنها پارەکە ناونیشانمان LS2 7QA 1416 Regret Street Suite 5 و ئێمە زۆر هەست بە دڵخۆشیەکەین ئەو کاتەیە کە کلاینتەکانیانە ئێرە و چارەسەرێکی باشیان بۆ ئەەکەین بە پرایسێکی زۆر گونجاو و ئەتوانن بەم ژمارە تەلەفۆنە پەیوەندیمان پێ بکەن پێشوەخت بۆ وەرگرتنی مەوعید بەخێر بێن بۆ نیان پەیام ئاثەتێکس بەخێر بێن